بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان. سوپاسی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد دەکەین کە ئەم هۆڵەی بۆ تەرخان کردین و سوپاسی کەناڵی بیکەیفۆکەین کەوە کەناڵێکی ئازا و ئازاد لە خەمی کوردانی تاراوگایە. ڕەوشی ئازادی ڕادەربڕین و ئاستەنگەکانی بەردەم میدیا لە هەرێمی کوردستانی عێراق ئیمڕۆ ناونیشانی سیمینارەکەمان دەبێت. مافی ئازادی ڕادەربڕین لە ژێر یاسا نێودەوڵەتیەکاندا زامن کراوە کە بە شێوەیەکی بەرچاویش لە مادەی نۆی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ و مادەی 10 لە پەیماننامەی ئەوروپیدا هاتووە. بۆ ئەم پرسە گرنگە بەڕێز پارێزەر و مافناس بەژار حەسەن لەگەڵمان دەبێت و هاوکات بەڕێزیان سەرۆکی پەیمانگای مافی نێودەوڵەتیەکانن International Right Institutes و بەرپرسی پلاتفۆرمی مافی مرۆڤن لە کۆمەڵی کوردی. زۆر سوپاسی کاک محەممەدی شەکەن کە بەڕێزیان ئیمڕۆ لێرە ئامادەن وەکو بەرپرسی کۆمەڵی کوردی. کاک بەژار بەڕێزیان یەکێک لەو کارە گرنگانەی کە کردوێتی 7 ساڵ کاری خۆبەخشی لەگەڵ کوردانی ڕۆژئاوا لە ڕێکخراوی مافبین کە تایبەت بۆ بە پەنابەرانی ڕۆژئاوا لە عێراقدا نیشتەجێ بوون. بەڕێزیان لە عەمانی پایتەختی ئوردن لەلایەن کۆمەڵەی ئاشتی و مافی مرۆڤ خەڵاتی مرۆڤایەتی و ئاشتی وەرگرتووە کە سەرۆشی ئەم کۆمەڵەیە لەسەر پێشنیازی بەڕێزیان هاتوونەتە کوردستان و 3 کەسیان خەڵات کردووە. یەکێک لەوانە شێروان شێروانیە. ئێمە بەناوی دەستەی کارژێری ڕێکخراوی 7 شوبات بۆ مافی مرۆڤ بەڕێز کاک سەنگەر کە ئیمڕۆ بەڕاستی لە بەرباری تەندروستی نەیتوانێ ئامادە بێت وەکو جێگری سەرۆکی ڕێکخراو و بەڕێز کاک محەممەد ئەکرەم وەکو لێپرسراوی کاژێری و تەواوی ئەندامانی دەستەی کاژێری و تەواوی ئەندامەکان بە خێراتنی بەڕێزیانەکەین. کاک بەژار بفەرمێ سوپاسیەکەین. زۆر سوپاسی بەڕێزیانەکەین کە ئیمڕۆ لێرە ئامادە بوون ڕێگەیەکی دووریان بڕیوە و کەسانێکن ساڵانێکی زۆر لە مافەکانی مرۆڤ خزمەتیان کردووە بە تایبەتی مافی ئازادی ڕۆژنامەوان و میدیاکاران کە یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان چکاکو دوجار ڕۆژنامە نووسان و میدیاکاران ئەتوانن ڕێی عام ڕێی شەقام ڕێی هاوڵاتی ڕێی دەنگی کبکرا بجوێزنەوە بۆ جۆی دەسەڵات. سوپاسی بەڕێزیانەکەین ئەگەر بفەرمێ بە شێوەیەکی یاسایی و لە چوارچووی پسپۆڕەکەیدا قانونی یاساکارمان بۆ شوی بکاتەوە و ئاماژە بکات بۆ دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. سوپاسی بەڕێزیانەکەین دووبارە. بەناوی خودای گەورە و میهرەبان هەموو لایەک بەخێر بێن. جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێت. خوای گەورە دوعا و تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکە ئینشاءالله. سپاسی ڕێکخراوی 7 شوبات دەکەین بۆ ڕێکخستنی ئەم سیمینارە و هەروە سپاسی کۆمەڵی ڕۆشنبیری کوردی دەکەین بۆ دابینکردنی ئەم هۆڵە بۆ چالاکیەکان و بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەم بە تایبەتی مامۆستا محەممەد جەلال وەکو سەرۆکی کۆمەڵەکەمان کۆمەڵی کوردانی بەریتانیا کە من خۆمتیایدا بەرپرسی پلاتفۆرمی مافی مرۆڤم لەم کۆمەڵەیەدا. بەڕێزان سەرەتا ئەمڕۆ 4 مانگێک بەر لە ئێستا 4 ڕۆژی راپەڕینی کوردستان بوو کە یەکێک لە ئامانجەکانی راپەڕین پرسی ئازادی بوو کە خەڵکی کوردستان بە تێگە راپەڕی لە دژی زوڵم و قبوڵ نەکردنی ژێردەستەیی. ئێمە بە دەرفەتی دەزانین بە شێوەی بە کورتی لەسەر پانتایی ئازادی پێناسەی ئازادی ڕادەربڕین لەسەر زاری کۆمەڵێک یان نووسینی کۆمەڵێک فەلاسیفە و زانایان بە هەر شێوازێک هەریەکە بە شێوازێک پێناسیان ئازادی ڕادەربڕین کردووە
بەڵام هەمویان لێک نزیکن وشەکانیان و دەستەواژەکانیان ئەوەی کە لای من زۆر گرنگ بوو سەرنج ڕاکێش بوو بەڕاستی پێناسەی کەسێکی بەغدایی بوو کە ئەویش ئێستا نووسەرە و لە سوید دەژێ و کاتی خۆی لەدەست زوڵم و جەوری حزبی بەعس و سەدام عراقی جێهێشتووە لە سوید دەژێ دەڵێ ئازادی ڕادەربڕین ئەوەیە چیت پێخۆشە بیڵێی لە بەرامبەردا ئەوەی ئەو کەسێک کە پێی ناخۆشە دەی بەڕێز دەویش بگری کەواتە ئازادی لە ئەمریکا ئەمن ئەو ڕۆژە ئەو کاتی خۆی کە خەڵاتی بەرگریکارانی مافی مرۆڤمان پێبەخشرا یەکێک لە قسەکانیان ئەوە بوو یەکەم کەلیمە بەوەی دەستی پێ کرد کە لە دەستوری ئەمریکا ئازادی ڕەهایە پانتاییەکی ئەوەندە فراوانە یعنی حدودی نییە تا ئەو کاتەی ئازادی کەسێکی تر پێشێل ناکات ئازادی ڕادەبڕین مافێکی هەر مرۆڤێکە کە ئەوەی لە فکرەتی بیگەێنێ چ بە شێوازی نووسین چ بە شێوازی ئیشارەت بە شێوازی کردداری جا جۆرەها ئازادی ڕادەربڕین هەیە هەیتی لە ڕووی ئاینی لە ڕووی کللتوری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی ئەوەی کە ئێمە هاتینە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین زیاتر ئازادی ڕادەربڕینە لە بواری سیاسی طبعا ئازادی ڕادەربڕین لەبەر ئەوەی ڕژێمە یەک لە دوایەکەکان و تۆتالیتاریەکان هەمیشە دژی ئەو دەستەواژانەنە پێیان وایە کە ئازادی یان ئازادی ڕادەربڕین کورسەکانیان لەق دەکە یان تەمەنی حکومڕانیان درێژ ناکە بۆیە هەمیشە لەم دەستەواژانە ترساون بەڵام لە پاڵ ئەوەش مجتمعی دەولی یۆنامی جارنامەی جیهانی مافی مرۆڤ حیمایەتی ئەم بابەتەی کردو ئەم پرسەی کردووە وەک کاکەتسیا باسی کرد لە مادەنۆ لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکا کە من بەڕاستی بە عەرەبیەکەی زیاتر نووسیمە لكل إنسان حق في حرية التعبير واعتناق آراء دون مقايضة ودون مضايقة عفوا هەموو کەسێک ئازادە لەوەی ڕای خۆی دەرببڕێ و نابی مزایقە بکرێ بەڵام ئەوەش دیارە وەکو باسم کرد چوارچێوەیەکی ئەویش ئەوەیە کە ئازادی خەڵکی تر پێشێل نەکات یەکێک لە ڕوکنە ئەساسیەکانی کۆمەڵگای دموکراسی ئازادی بەڕاستی ئازادی ڕادەربڕینە هەروەک چۆن تەشبیه نەبی ڕوکن هەیە لە ئیسلام کۆمەڵێک ڕوکن هەیە ئەگەر یەکێک لەو ڕوکنانە قوستان بێ دینی ئینسان مرۆڤ تەواو نابێ بە هەمان شێوە یەکێک لەو ڕوکنانەی کۆمەڵگای مەدەنی کۆمەڵگای دیموکراسی ئەوەیە کە دەبی پانتایی ئازادی و ئازادی ڕادەربڕین لە بۆ تاکەکانی کۆمەڵگا وڵاتان دەبێ دابینی بکەن بەڕێزم ئەمە گە چاوێک بە لەبەر ئەوەی لە ئەمە وەکو خۆمان لە کوردستانی عراقدا دەژین یان با بڵێن باشوور دەبێ لەبەر ئەوەی متەئەسیرین و ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەم پرسە پەیوەندی بە بەغدا و بە عراقیشەوە هەیە و لەگەڵ تەئسیریشی بە هەمان شێوە لەسەر ئێمەش هەیە ئێمە گە ئاوڕێک لە مێژوو بدەینەوە لەسەر دەستورەکانی عراق لە ساڵی 1925 دەستوری عراقی کە یەکەم دەستوری نووسراو بوو ئەو کاتە کە ناوی لێنرا بوو القانون الأساسي العراقي کە لە 123 مادە پێکاتە بوو لە یەکەم مادە لە بابی یەکەم باسی ماف و ئازادیەکان دەکات و بەم شێوەیە لا فرق بين العراقيين في الحقوق أمام القانون وإن اختلفوا في القومية والدين واللغة والحرية وحرية التعبير لجميع الأشخاص في العراق لبستو بينزو برسي آزاد رادربرين لدستوري عراق نسراوتوا وباسي أو دكاكا هيت ببير تاو كردين الدين نتوا زمان آزادي رادربرين دبلو تاكاكاني خلشي عراق فراهم بكري دستوري دومي عراق صار 1958 اوش كبيكات ولا مقدمه سي ماده بهمان شيوا لبابي دوم ليرش باسي ما فو ازادي كان دكات ولما دد بالتحديد وهلوا لما ديازدا باز دك الحريه الشخصيه وحرمه منازل مصمونه ولا يجوز التجاوز عليها بقانون وحريه الاعتقاد والتعبير عن الراي مضمونه ومكفوله ليرش ديسن هلوا ل 58 بهمان شيوا باز لە ئازادی ڕادەربڕین دەکا ببورم بە کورتی دەمێ بە پەرەپەل بۆی کاتتان زۆر لێ نەگرم و ئەمەش ئیلتیزامێکمان هەبوو سیمینارەکەش بڕێک تاقی دەستی پێ کرد دەستوری ساڵی 1964 هات
باش انقلابی سەر عەبدولکەریم قاسم لەلایەن جوڵانەوەی هەشتی شوبات کە انقلابە ئەوڕیدە و هاتنە سەر حکمی عەبدولسەلام عارف انقلابەکە لە 63 بوو بەڵام نووسینەوەی دەستورەکە لە 29 نیسانی 1964 بوو کە ئەم دەستورە زیاتر لە دەستوری مەسری ئەو کاتی وەرگیرا بوو سێ بەشی لە دەستوری مەسری وەرگیرا بوو پێکهاتبوو بە هەمان شێوە لە مقدمە و وەروە 106 مادە کە ناوی لێندا بوو الدەستور المؤقت للعراق لەم دەستورەش لە بابی سێیەم و باز لە حقوق و واجبات دەکات و لە مادە 29 بالتحديد باز لە ئازادی ڕادەربڕین دەکات کە بەم شێوەیە خوارەوە حرية التعبير والبحث العلمي مكفولة ولكل الإنسان الحق في التعبير عن الرأي ونشره بالقول أو الكتابة أو التصوير أو غير ذلك كأما يعني لو كاتش جارة دي كباز دكا همو تاكيك آزادة لرادر برين تسبى التصوير تسبى النوسين تسبى كهركر دارك بفكرة خوي بقيني لسان بلا منيرا باز تأكيد لو دكاتوا بمرزك آزادي تاكيش ترك بيشير نكات هروها لا مادة سي لهمان أم ياسايا بس شكدك حرية الصحافة والطباعة والنشر مكفولة في حدود القانون لسان لرا باش بعض أزايد روجنامة جريدة دستور كان بيشتر أما جيب يا ساي روجنامة جريدة كدي بلام لويان باسي دكاتنو نرد أزايد روجنامة جريو تسابق من كان شبت هروها لما دسيودو دليل العراقيين حق الاجتماع كلمات كان بيشتر باز نكره وهروها باسي مظاهرات دكا بلام في جو هدوء غير حاملين سلاح دبي تسك اما دبي رجع بيدراو بهر كسك بيقردبونه يجيبك كوبونه يجيبك بلام ببي تسك واتا خباتي مدني دبي رجع بيدراو بي ودبي لان وجهه تنفيذي حمايتها مكان لدستوري عراقي بستويشي صار 1968 كلنو تبينز مادة مقدمة بيكاتيا أويش بهمان شيء برام أمزاريان لبابي بينزم أو أنترهموا لبابي دوم سين باسكري أمزار لبابي بينزمي أم دستورها تقريبا تأكيد لدستوري بيشخوي بيشوتي دكاتوا بهمان شيء ولسر مظاهرات آزادي رادربرين همون رجع بيدراوا لسوار سوي قانون برام بمرزك آزادي تاكي تشتري بيشير نكاتن وبالتايبتي لما دسيوت صار دي سانزارج كدوزا تأكيد لآزادي رادربرين دكاتوا وما في قدبونه وخوبشاندان وهروها آزادي روجنامة جري دبي رجع بيدراو بيت لهم عراق بهم عراق كان باش أم بابتتا صالي 1907 بمشوي روي لصالي 1907 دستوري شتر هات أويش لحفتا ما دو بينس أبواب بيكات ديسان لبابي سيم باز لحقوق وواجباتي هاولاتيان وتاكا عراق دكات بشويش قشتي كلي أجر مصطفى محمد رنجل لو زيادة شهر زي هبي كباسي دو لغة رسمية هي لغة كردي ولغة عربية هدول زمان رسمية من نامي بس من أو تفاصيل أما لسر برسي أزايد رادربرين يعني حصري بكم باب باسي بكم أجر نزور شتي لو كرد تداو لما دكاني بسدو باسي كرامة إنسان دكا إضافة نسأل وزارة باش شكي كدو دبي كرامة إنسان بباريزري نابي مروف بيشركاري برامبر بكري هر كسيك ببي برسي دادگا و ببي برسي دادور نابي دزجير بكريتن او برقية زور بزاقي باس دكا لكرامة إنسان لخالي كرامة إنسان وهروها لما دي 26 جارة تر تأكيد دكاتو لسر آزادي رادر برين آزادي روجنامة جري ديسان بهمان شوي لتوار سوي ياسا و بمرزك كابيتو آزادي تاكتش تر بيشير نكاتن بلام ليرة دا خالش كي إضافة كرت اويش رنگه زور لقل بنماكاني ديمقراسي نقنجي كباس ده هي لقشتكاني شورشي قومي دكا كنابي كسيك دجي شورش او كات قصبك لو كات كصدام حسين زيقري سرب كمال العراق والليرة لخالق تحدق لقل ياسا كانوا بنماكاني ديمقراسي ناقرته ليرة تناقضاتك هي لصالي 1909 بروجي كتير آماده كره بو تعديل ياساي بو تعديل دستوري صالي 1907 او بروجي دستوري العراق كبكوبنوي مجلس قيادة الثورة أنز أمدرا بس البريشتي صدامي غوربا غوري ديكتاتور كان لسر دستوري العراق لسر 1907 تسابيخشانوي كانت ذاك الديا لما دكاني قيشت برسي آزاد رادرين كتب بابا كاني دوا وخوارا وإيش
یەک لە مادەی 52 53 54 55 تەنها شتی شکلی بوو هیچی تری یعنی شتێکی لەو بابەتەی نەگۆڕیت هەندێک گۆڕانکاریان تێدا کرد ئازادی ڕادەربڕینیان حەزب کرد بە شێوازێکی تر باسییان لەوە کرد ئەویش ئەوەیە تەجەمع دەبێ بە ئاگاداری دەسەڵاتی تەنفیزی بی و یعنی تۆزێک بابەتەکەیان حەسر کردەوە و تەستیان کردەوە. 2000 دەستوری 2005 پاش ڕوخانی سەدامیان پاش پرۆسەی ئازادی لە عێراق ئەو دەستورە بوو کە کورد بە تێگەڕاوە هەروەها لایەنی عەرەبی شیعەکان لەگەڵ ئێمە دەنگمان بەم دەستورەدا ئەوی دەستوری ساڵی 2005 کە ئەم دەستورە مافی ئێمە و ئێوە و هەموو تاکێشی هەروە لە بەسڕا و بە فاو تا دەگاتە خانەقین نومەندەری و تا دەگاتە زاخۆ دەستەبەری ئەم مافی کردووە و زۆر بەسەریحی لە دەستوری 2005 ئاماژەی بە ئازادی ڕادەربڕین کردیە کە دەبێ و هەروە ئازادی ڕۆژنامەگەری و هەروە ئازادی خۆپیشاندان باسی لێوە کراوە. ئەم دەستورە لە 144 مادە پێکاتوە و هەروەها لە 6 ئەبواب پێکاتوە لە بابی یەکەم هەم لە مقدمەش لە مەبادیە ئەساسیەکان باسی لە بەرگەرزیم باس دەکاتن باسی ئازادی ڕادەربڕین دەکات باس دەکات کە دەبێ ماف و ئازادیەکان نابێ پێشێر بکرێ و کەرامەتی ئینسان دەبێ بپارێزرێ. هەروەها لە مادەکانی لە بابی دووەم دیسان لە مادەکانی 14 و 15 و 17 و 19 و 37 و 38 و 46 و هەر هەموو ئەو مادانە ئاماژە بە کەرامەتی ئینسان دەبێ پارێزراو بێ ئازادی ڕادەربڕین دەبێ پارێزراو بێ بۆ هەر تاکێکی عێراقی ناڵێ عەرەبیان کورد بە هەمان بەگشتی باز دەکات کە ئەمە پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەیە چونکە هەرێمی کوردستانیش پابەندی ئەم دەستورە دەبێ بێ و دەنجیشی بۆ داوە و هەروەها دیسان لێرەدا جارێکی دیکە ئاماژە بە خۆپیشاندان دەکاتنەوە لە چەندین بڕگە و مادە تەکیدەوە دەکات کە دەبێ خۆپیشاندانی هێمنانە خەباتی مەدەنی وەسف بە خەباتی مەدەنی وەسف کرایە ڕێگە پێدراوە وەروە ئازادی ڕادەربڕین بە هەموو شێوازێک ئیعلام لە ئیعلام بێت یان لە بنووسین بێت یان بە ئیشارەت بێ یان بە هەر جوڵەیەک بێ کە دەبێ ئاعتیسامات مانگرتن هەموو ئەوانە ڕێگەی پێدراوە بە تەفسیلی. بینە سەردۆخی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی کە بابەتی گرنگی ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر ئازادی ڕادەربڕین قسەمان کرد بابینە سەردۆخی هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ئێمە 3 قانونمان هەیە کە جاری وایە دژی دروست دەکەنیان ئەوە تا یەکان گیر نابن لەگەڵ یەکتری. یاسایەکمان هەیە یاسای عقوباتی عراقی ساڵی 1969 قانون عقوباتی عراق کە لە مادە 434 ئاماژە دەکات و هەروەها یاسایش کەمان هەیە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 ئەویش یاسایەکی ترە هەروەها یاسایەکی ترمان هەیە خراپ عینەن ئەویش خراپ بەکارهێنانی ئامەرەکانی پەیوەندی بە یاسای ژمارە 6 ساڵی 2008 ناسێنراوە و لە وەقاعی کوردستانی بڵاو کراوەتەوە. ئێمە زۆر جار چالاکوان یان ڕۆژنامەنووس کە یەکێک لە ئەرکەکانی ئێمە لە کارەکانی ئێمە لە مەعهەدی IR International Rights Institute وەروەها لەو پلاتفۆرمەی کۆمەڵی کوردی یەک لە خاڵەکانی کە ئەمە باسی لێوە دەکەین ئەوەیە کە دەبێت ڕۆژنامەنووس یان چالاکوان تۆزێک شارەزایی هەبێت لە یاساکان بۆی تووشی کێشە نەبێەوە بۆی لەزمەنەدا و بیان و نەداتە دەسەڵات دەستگیر بکرێتن. ئەلێرە یاسای ڕۆژنامەگەری ئەمە ڕۆژنامەنووس هەبووە گیراوە بابەتێکی نەشر کردووە محکەمە ئەم دەستگیرکردنی بۆ دەرکردووە ئەمە یەکێک لەو ڕۆژنامەنووسانی کە لەگەڵی لای دادوەر بوومە حاکم پێوتۆ بەس پێم بڵێ ئەو معلوماتی دایتە جەنابەت ئەمن ئەتو ئازاد دەکەم ئەمر قەبزی بۆ ئەو کەسە دەکەم. بەڵام لە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 دەڵێ ڕۆژنامەنووس نابێ نهێنی سەرچاوە بداتە هیچ دایانە و کەسێک لێرە کەواتە هاودژێک دروست دەبێ ڕۆژنامەنووس لە یاساکەی خۆی ڕێگەی پێ نادە ناوی ئەو کەسە بدەکە معلوماتی داوەتی لە قانونی عقوباتی عراقی و قانونەکانی دیکە دەڵێگار تو بە من دووت چی ئەو زانیاری دایتە تۆ ئەم تۆ ئازاد دەکەم ئیفرازت دەکەم بەڵام ئەم لێکۆڕینەوە لەگەڵ ئەو کەسە دەکەم کە سەرچاوی زانیاریەکەیە. ئەمە لێرە ئەم بەڕاستی پێویستە لە پەرلەمانی کوردستان پرۆژەشمان حاضر کردبوو لە ساڵانی ڕابردووە بەم دوایەش لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنیەکانیش قسەمان کردیە بەتەمانە بۆ ئەم خولەی نوێی پەرلەمان پرۆژەیەکی چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزینەوە کە دەبی چارەسەر بکرێ بەڕاستی.
ئەمە لە کاتێک باسی ئازادی ڕادەربڕین دەکەین ئێستا ئەمە سێ ڕۆژنامەنووسی کورد گەنج ئێستا لە کونجەکانی زیندانن ئەوانیش کە لە هەمویان مەغدووتر و مەزلومتر قارەمان شکریە کە بابی کاتی خۆی ڕۆژنامەنووس بوو لە کەناڵێکی ئێنێن کە بەداخەوە زۆر کەمتر باسی لێوە دەکرێت باوکی کوژرایە بزرێت تا ئەو دقی ئەمەوە قسەی دەکەین ئەوە نزیکەی زیاتر لە 20 ساڵ 15 ساڵە هەتا ئێستا جەنازەکەی دیار نییە باوکی لەو ڕێگای ڕۆیشت و خۆشی بۆ ماوەی 7 ساڵ زیندانی کرا و ئێستا مەرسومی سەرۆکایەتی هەرێمی لە مانگی هەفتەوە بۆ دەرچووە تا ئێستا مەرسومەکە جێبەجێ ناکرێت لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بەداخەوە ئەمە چەندین جار مراجعەمان کردیە تا ئێستا پێمان ناڵێن هۆکاری ڕاگرتنەکە چییە ئەم پرسیارە دەبێت لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکرێت کە مەرسومی سەرۆکی هەرێم دەرچووە بۆ قارەمانشکری ئازاد ناکەن لە مانگی هەفتی ساڵی ڕابردووە یەکی ترمانەیە ئەویش کاکە شێروانە شێروان شێروانی کە ئەویش بە هەمان شێوە بۆ ماوەی 6 ساڵ زیندانی کرا بەڵام خۆشبەختانە 150 لێبوردنی سەرۆکی هەرێمی لۆ هات بەڵام ئیوی جێبەجێ کرا بۆ 3 ساڵ بەڵام دواتر لە ناو زیندان بە تۆمەتێکی تر کە بەپێی مادە 295 بەوەی کە پەنجەمۆری لە زیاتی چەند هاوڕێیەکی کردووە 2 ساڵی تری بۆ درێژ کرایەوە یەکی تریش ئومێد بەڕۆشتی ئەو ڕۆژنامەنووسەی کە لە کاتێک کەسێک مەلا نەزیر لە ناو زیندان بۆ کاتە دەستگیر کرابوو بۆ ماوەی 4 ڕۆژ لە زیندانی زەرکای دۆک شوێنی دیار نەما و چەندین لەو ماوەی 4 ڕۆژە کە سوکاری مراجعی چاکسازی زەرکایان کردبوو بەوەی کە کوڕەکەیان بۆ 4 ڕۆژە خەبەری نییە ئەوان پێیان نەگوتبوون لەکوێیە هانایان بۆ بەر ئومێد بەڕۆشتی بردبوو کە ڕۆژنامەنووسێکە بۆی لە ڕێگەی میدیاوە بتوانێت شتێکی دەستکەوێ ئەویش بڵاوی کردەوە تەنها ئەوەندەی دەڵێ لە پەیجەکەی دەڵێ مەلا نەزیر ماوەی 4 ڕۆژە بێسەر و شوێنە بەڕێوەبەری چاکسازی زەرکە لەم بابەتە بەرپرسیارە ئەوە قسەی ئەوە بۆ جەنابتان دەکەم قسەی من نییە لەسەر ئەم بابەتە ئومێد بەڕۆشتی تەنها ئەوەندەی وت کە بۆ ئەم کەسە دیار نییە بەڕێوەبەری چاکسازی سکاڵایەکی لەسەر نووسی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ماوەی 6 مانگ زیندانی کرا ئێستا کاک ئومێد بەڕۆشتیش لە زیندانە خاڵێکی تر دەمەوێت لەسەر مەسەلەی شێروان شێروانی کە ئەو ڕۆژنامەنووسە حەقی خۆی ینی ماوەی زیندانەکەی لە مانگی 9 ئەم ساڵ کۆتایی پێدێ بەڵام شتەکەیە لە قانون پێی دەگوترێت ئیفراز شەرتی ئیفراز شەرتی ئەوەیە لە هەر ساڵێک 3 مانگت بۆ کەم دەکرێتەوە ئەم حەقا دەدرێتە هەموو کەسێک نەدەبوو لە شێروان بسەندرێتەوە کاتێک کە بۆیان تەقدیم کرد بۆی ئەو 6 مانگە حکوومەت لێ خۆش بێ مافی گشتی لێ خۆش بێ بەداخەوە ئەم مافێلی سندراوش ئەم 6 مانگەی دادوەر ڕەتی کردەوە دادوەری کەتنی دەشتی هەولێر کە لە کەزانزاندا دەنیشێ بەڵام بیسان کۆتایی نییە ئێستا حالیەن پارێزەر محەممەد عەبدوڵڵا کە لەم کەیسە من پارێزەری ئەو نیم بەڕاستی خۆزگە کاک محەممەد عەبدوڵڵا لێرە باە لە سەوردەکاری ئیفراز شەرتێکی قسەی بکردوایە بەڵام پێشی بێ مەقاعە من قسەم لەگەڵی کرد وتی تەمیزمان کردوێتەوە چاوەڕوان دەکەین لە ماوەی ئەم 2 هەفتە تەمیزەکە دەربچێ شێروان شێروانی ئیفراز شەرتێکی پێ بدرێ ئەگەر محکەمەی تەمیز یان محکەمەی جینایەت بە سفەی تەمیزی ئەگەر بێت و ئەم قرارەی محکەمەی کەتنی کەزانزانی هەڵوەشاندەوە ئەوە شێروان شێروانی ئینشاءالله بەدیداری هەموو لایەکمان شاد دەبێتن و دێتە دەرەوە لە زیندان و ئیفراز دەبێت بەڵام ئەگەر بێت و محکەمەی تەمیز تەصدیقی قرارەکەی محکەمەی کەس نەزانیان دەشتی هەولێری کرد کە لە کۆتا جار ئێستا ناوەکەی گۆڕا بۆتە دادگای کەتنی بنەستاوە ئەوە بەداخەوە دەبی شێروان شێروانی تا مانگی 9 لە زیندان ببینێتەوە ئەو کاتە مانگی 9 ئازاد دەکرێت ئێمە بەڕاستی وەکو تیمێک لەو پارێزەران لەناو ئەو مەحەدە کارێکی زۆرمان کردووە و بەم دوایە کەسێکی تریش بە ناوی سلێمان ئەحمەد ئەویش دەستگیر کرا ئێمە لە ئەست و مانگت کەیسەکەی کە بە ماوەی 3 ساڵ و 6 مانگ لە محکەمەی دهۆک زیندانی کرا بەڵام تەمیزمان کردەوە محکەمەی تەمیز خۆشبەختانە قرارەکەی هەڵۆشاندەوە و ئیفراز بوو و ئێمە لەگەڵ ئەم ڕۆژنامەنووسە تا حدودی فیشخابوریش بردمان بۆ دڵنیایی خۆمان و دڵنیایی کەسوکاری کە لەو بەری فیشخابور ئینتیزاریان دەکرد ئێمە ڕادستی کەسوکاریانمان کردەوە ئەم ڕۆژنامەنووسەشمان ئازاد کرد خاڵێکی تر ئێستا 2 کەسی تریش لە زیندانن لەبەر ئەوەی بەر لە جەژنی نەورۆز ڕاگەیاندنیشان بڵاو کردبووە هەرێک لە هاوڕێ کوردی و هەروە زیوەرگەردی کە داوایان کردبوو هەر کەسێک دەوێت بێت بۆ ئاهەنگی قەندیل ئێمە ئۆتۆمبیلی بۆ دابین دەکەین ئیتر لە 19 مانگ بەر لە نەورۆز بە 1-2 ڕۆژ ئەم دوور چالاکوانە گیراون بەڵام شوێنەکانیان دیارە لە ئاسایش گیراون دەستگیر کراون لە ئاسایشی گشتی ئێمەوە لە ئێستادا لە هەوڵ و بەردەوام داین و هەروەها هەوڵماندا فشارێکی زۆر بکەین بۆی ئازاد بکرین ئێمە
لە ڕۆژی عەرەفەش دیسان وەکو پەیمانگای مافەرمی دەوڵەتیەکان تیمێک لە پارێزەرانمان دابین کرد بۆ ئازادکردنی یەکێک لە مامۆستایانی وانە بێژ کە بەرەو بەنیازی خۆپیشاندان بوون لە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ وەرگرتنی موچەکانیان کە موچە گرێبەست 400,000 دینارە دەبوو وەکو هەموو فەرمانگەکانی حکوومەت و وەزارەتەکان بەر لە دژن موچەی مانگی سێوەر بگرن دیارە موچەی مامۆستانی گرێبەستی تێدا نەبوو هاتن خۆپیشاندانێک بکەمە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیشان کرد بەڵام ئەم مامۆستای لە ڕێگا دەستگیر کرا دواتر ڕۆژی دووەم بە جهودی یۆنامی و هەروەها بەشی مافی مرۆڤ لە قونسولی ئەمریکی و هەروەها بەشی مافی مرۆڤ لە قونسولی فەرەنسی و ئەڵمانی بەریتانی هەمویان لە خەت بوون لەسەر هێڵ بوون لەگەڵمان خۆشبەختانە و هەروەها بەڕێز دکتۆرە مونایاخۆ خوشتی بەڕێزمان کە وەک ئەمن لەلایەنی خۆم بە باشتریندا کۆچیکاری مافی مرۆڤی دەزانم لە هەرێمی کوردستان کە زۆر بێلایەنانە دیفاع لە سەلاکوان و ڕۆژنامەنووسان دەکا ئەو مامۆستایەوانە بێژە لە دووەم ڕۆژی جەژن باش بوو ئاسایش مەلەفەکەیان ڕەوانی ماڵەوەی حاکم کرد حاکم لە ماڵەوە ئازادی کرد بە شێوەیەکی گشتی دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ئەمن نازانم چالاکوانێک چۆن بیر دەکاتەوە یان قسەکانی من چەند خزمەت بە ئێوە دەگەینی ئەمن شتێکێک پێی دەگوتێ متمانە کاتی خۆشی لە پەرلەمانی بەریتانیا لە وتارەکەم ئاماژەم پێکرد قسەکردنی من وەکو کەسێکی یاسایی و پارێزەرێک جیایە لەگەڵ ڕۆژنامەنووسێک یان لەگەڵ چالاکوانێک کە لە شەقام لافتە بەرز دەکاتەوە و داوای ئازادی دەکات کە هەر یەک لەوانە بەڕاستی پێتان برێم ڕۆڵێکی زۆر کاریگەرتان هەبووە لەوەی کە شێروانی و هاوڕێکانیان لە 6 ساڵ زیندانیەکەیان بووە بە 3 ساڵ ئەوە ئازایەتی ئێوە و هەروەها هەموو ئەو کۆمەڵە و ناوەندانەیە کە لە درەوە و ناوەی هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان فشاریان کرد و نێردە دیبلۆماتیەکان لە هەرێمی کوردستان کە ئێمە بەردەوام لەگەڵیان لە کۆڕ و کۆبنەوەدا بووین بۆی ئەم وەزات تا حەدێک بەرەو پێشچوون چوو پرسی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونەکەیە بەڵام لەگەڵ تەمۆح و لەگەڵ خەونەکانی ئێمە نییە بەڕاستی چونکە ئێمە کە ڕاپەڕینمان کرد لە کوردستان بۆمان نەکرد کە خەڵک بگیرێ لەسەر تعبیری ڕئیەکی خۆی یان لەسەر ئەوەی کە داوای موچەیەک بکە یان لە ئەیفۆڕێک داوای مافێک بکە یان مانگرتنێک بکاتن لە شوێنێک دابنیشی ئەتیسام بکە ڕاپەڕینی کوردستان بۆ بوو کە ئازادی لە هەرێمی کوردستان دەبی ئازادیکە ڕەها بێ بەڵام دیسان تا ئەو کاتێک کە ئازادی کەسێکتر پێشێر ناکات خاڵێکی تر دەبێت باس و قسەی لەسەر بکەم بەڕاستی ئەمە ڕەچاو و ئاگاداری لە نزیکەوە ئاگادار و متابعی ڕەوەندی کوردی دەکەین لە هەموو وڵاتان بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا کە برای بەڕێز و خۆشەویستم و برای گەورەم مامۆستا محەممەد جەلال لێرە دانیشتیە هەوڵێکی زۆر دراوە و کۆنفراس کراوە لەگەڵ سەفارەی بەریتانی ئێمەش کارە لۆجستیکەکان لە کەتەس ئەستۆمان لە کوردستان بەڵام پرۆژەی کۆمەڵی کوردی بەریتانی بوو کە هەوڵ بدەن بە هیچ شێوەیەک هیچ کەسێک لە ڕەوەندی کوردی ئەوانی لە بەریتانیا نابێ بە ئیجباری بگەڕێنرێنەوە لە بۆ هەرێمی کوردستان و ئیشێکی زۆر لەس ئەم مەوزوع کراوە دەستخۆشی لە کۆمەڵی کوردی و بە تایبەتی مامۆستا محەممەد جەلال دەکەم لەگەڵ هاوڕێیانی کە لەم کۆمەڵەیە کار دەکەن ڕەنگە نەتوانم ناوی هەمویان بینم بەڵام ئەم ناوی دەستخۆشی لە یەکەیەکی ئەندامانی کۆمەڵی کوردی بەریتانی دەکەم کە هاتوونە لە کوردستان لەگەڵ قۆنسولیەی بەریتانی لەگەڵ سەفارەتی بەریتانی دانیشتن و دانوستان کراوە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نابێ هیچ هاوڵاتێکی باشوور زیاتر ئیشەکەیان لەسەر باشوورە نابێ بەپێ ڕەزنامەندی خۆیان ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێنەوە لەبەرەوەی هەرێکە و زروفی تایبەتی خۆی هەیە و هەروەکە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووەکانی ترەوە ئێمە لەم بوارەش ئیشمان کردووە و ئێستا بەردەوامیشین لەگەڵ کۆمەڵی کوردی بەریتانی لە بەریتانیا لەگەڵ کاربەدەستانیان لەگەڵ پەرلەمانتانەکانیان زیاتر کاک محەممەد بەم ئەرکە هەستاوە لێرە دیدار و کۆڕ و کۆبنەوە ڕێخستووە و قسە کراوە و ئێمەشدا هەرێمی کوردستان لە کەناڵەکانی خۆمان لە ڕێگای نووسینی تەقاریر و بەیاننامە لە ڕێگەی قۆنسولی بەریتانی ئیشێکی زۆرمان بۆ ئەوی کردێ کە هیچ تاکێکی کوردستان نابێ بە ئیجباری بگەڕێنرێتەوە بەبێ ڕەزامەندی خۆی و ئیلا ئەگەر خۆی ڕێی لەسەر بێ بگەڕێتەوە ئەمەش خاڵێکی ترە قسەمان لەسەر کردیە و من بەخۆم ماوەی 7 ساڵ بەڕاستی لە بۆ پەنابەران ئیشم کردی پەنابەرانی ڕۆژ ئاوای کوردستان لەگەڵ ڕێکخراوی مافبین و خەڵکی عەرەبیش تێدا بوو لێتان ناشارمەوە خەڵکی حەلەبی تێدا بوو لە سووریا هاتبوون ئیتر ئەو 7 ساڵە ئێمە دیسان لەگەڵ تیمێکی پارێزەران کاری ئیقامە و کاری هەتا عەقدی زەواجیش لە بۆ ئەو پەناهەندانەمان دەکرد کە لە هەرێمی کوردستان زەواجیان لەگەڵ یەکتر دەکرد یان لەگەڵ خەڵکی کوردستانیان دەکرد ئێمە لەوەش کاری خۆبەخشیمان زۆر کرد لەم پێناوە دیارە منەظەمەیەک لە ئوردن لە عەمانی پایتەخت
بەندە و یەک دوو پارێزەری تر بانکێشکرێن لەوێ ئێمە خەڵاتی مرۆڤایەتی و ئاشتیمان پێبەخشرا. من زۆر سەرتان نایەشینم و من تەنها بەر پێشی بێم نامەکەم وە نازامی کامتان بوو بەخوا لەوات بەڵام حەزاکە ڕقەمەکەی بخین و تەمەشاکەم بەڵام نامەیەکی نادی کەسێک دەورە حەز دەکەم باسی مامۆستا جیهان تەها بکەیت کە لە کوردستان تیرۆر کراوە. کەیسی مامۆستا جیهان تەها لە لای من بوو و لەگەڵ دوو مەحامی تر ئێمە وەکالەتمانە دایکی وەرگرت و لە ئەمریکا خۆم سەردانم کردن لە میشیگاندا دەنیشن. مەسەلەی مامۆستا جیهان تەها دایکی خۆی بەر لەوەی کەیسەکە ئێمە لە ئەستۆ بگرین دایکی لە بنکەی پۆلیس سکاڵی لەسەر زاواکی خۆی نووسیوە کە مێردی جیهان تەهایە و راپۆرتی پزیشکی پێشکەشی محکەمە کردووە کە بەر لەوەی خۆی بسووتێنە بە دووسێ ڕۆژێک پیاوەکەی زۆر خراپ لێی داوە لە چەند شوێنێک برین هەیە لە جەستەکەی لە هەروەک لە راپۆرتی پزیشکیدا هەیە و هەروەها ئەو کاتەکە کێشەیە بوو پیاوەکەی مناڵەکانی لێستاندووە مناڵەکانی لێزەوت کردووە و هەموو دەرگەکانی لەسەر داخستووە و چەند ڕۆژێک هاتو سوێ ڕەوزەی کردو بۆی مناڵەکانی لە ڕەوزە ببینێ پیاوەکەی ئەو ڕێگایەشی لێمەنە کردووە مناڵەکانی لە ڕەوزە دەرهێناوە. ئەمانە بەپی قسەی داچی کە لە ڕقی پیاوەکەی خۆی سوتاندووە و بۆ منتیقی لای ڕێزان و منتیقی بازانی هەڵبژاردیە بەپی قسەی دایکی کە لە ئیفادەکەی باز دەکا دەڵێ ئێمە لەبەرەوەی خەڵکی منتیقی سرێشمەینە لای منتیقی دیانە و لەگەڵ مامۆستایەکانی هاوپیشەی لە قوتابخانەکەی چەند جارێک بۆ سەیران و گەشت چوونەتە سەر ئاوی ڕێزان لێ ئەو ڕێگایە شارەزا بوو ئەو ڕێگای گرتووە لەوێ ئینتیحاری کردووە خۆی کوشتووە ئەوە قسەی دایکیتی. بەڵام دواتر دیار بوو یەک دووەک لە برایەکانی گوتیان ئەمە پێمە خۆش نییە ئەو بابەتە لە ئێعلام باز بکرێت گوتم کاکە من باسی ناکەم بەڵام کاتێکم بینی وێنەکەی لەسەر سیم و دیواری کۆشتی سپی درابن و ساو تیرۆر کراوە من نازم تووشی شەک بووم من ئەوی لەسەر ما ئەمن وەکو مصداقیەت و متمانە باسی قەیس قەزیانە دەکەم حەزشم لێنەوە باز بکەم بەڵام نازم کامتان یەک نامەیەکی ناردو ئەڵێ حەزەکەم باسی تیرۆرکردنی جیهان تەها بکەی لەسەر قسەی دایکی خۆی بە زمانی خۆی دەڵێ کچی من لە ڕقی پیاوەکەی خۆی ستاندووە کەواتە کێشەیەکی کۆمەڵاتیە ئیشی منیش ئەوە نییە ئەمن بەس دەست لەناو هەناوی دەسەڵات نێم و بێم فڵان متهم کەم و فڵان بڵێم فڵان کەس تیرۆری کرد فڵان تیرۆری کرد ئەو ئیشی من متمانەیە شاهێت هەیە کە ڕۆژێک ئەو ڕۆژی بەیانیەکەی معاون لەگەڵ دوو مامۆستا شاتوونە شایدیان داوە دەڵێن بەیانەکەی بەر لەوەی خۆی بسووتێنێت چکە ئێوارەکەی خۆی سوتاندووە لە سووتێکی قوتابخانەکە گریاوە وتمانە بۆ دەگری وتی من ئەمە خۆم لەسەر چێک تێ هەڵدەم خۆم ئینتیحارکەم خۆم فرێدەمە خوارەوە دەستمان لەمری کردو زۆر گریا وتمانە نابیشتی وا بکەی و تۆماری دەنجی خۆشی هەیە لەگەڵ کەسوکاری کە قسەی کردی تۆمارە دەنجەکان لەلایەن کەسوکاری و دایکەوە بۆ منەراوە بەڕاستی کە جێم ڕاگرت زۆر بێ ئەمەل بۆ لە ژیان زۆر بێ دواتر پێش ئەوەی خۆشی دیسان نامەیەکی بۆ بەرپرسێکی یەکێتی نردووە دەڵێ من ئینتیحار دەکەم و مناڵەکانم لە ئەستۆی جەنابتن ئەمن ئەو حقیقەتە باسی دەکەم حەز ناکەم شتێکەوە نەبێ من باسی بکەم و مجتەمەعی دەولیشی و یۆنامیش و هەموو قونسولیەتەکان لە هەرێمی کوردستانی متابعە بابەتیان کردیەوە سەردانی دۆسیەکانیان کردی و کەیسەکەیان بە چاوی خۆیان بینیوە ئەمە پرسی مامۆستا جیهان تەهایە داوای لێبوردن دەکەم ئەگەر سەر مێشاندن من زیاتر درێژە بە قسەکانم نادەم هەر بەڕێزێک دە ئێوە پرسیارێکی هەیە ئامادەمە ئینشاڵڵا جوابی بدەین و دوو جوارە زۆر سوپاستان دەکەم. زۆر سوپاسی بەڕێز پارێزەر و مافناس کاک بەژار حەسەنەکەین کە بە شێوەیەکی قانونی و لە چوارچێوەی قانونەکانی هەم قانونی عێراقی و هەم ئەو قانونانەی کە هەرێمی کوردستان و یاساکانی ڕۆژنامەگەری بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ڕوون کردەوە سوپاسیانەکەین و حتا مێژووی قانونەکانیشی باس کرد کە قانونەکان لە بیدایەتەوە تاکو ئێستا چۆن گۆڕانکاری بەسەرا کرد و چۆن کاری پێکراوە سوپاسیانەکەین ئێستای نەلای ئەم بەڕێزانە هەش کەشە پرسیاری هەیە ئەتوانێت پرسیارکە بەڕاستی تایتڵی بەرنامەکەمان ئازادی ڕادەربڕین و ئاستەنگەکانی بەردەم میدیایە ئەم پیاوە بەڕێزە پیاوێکی پسپۆڕێکی یاساییە محاولەکە پرسیارەکانتان هەم کورد بێ هەم یاسایی بێ هەم لە چوارچێوەی تایتڵی سیمینارەکەمان بێ هەش بەڕێزێک هەش پرسیارێکی هەیە سوپاسەکەین بەڵام ڕوونکردنەوە ناپەڵکو بە شێوەی پرسیار پرسیارەکەی من ئەوەیە ئایا بەڕێزیان پێیان وایە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دۆخەکەی بەرەو خراپتر چووە بە تایبەتی بۆ ئاخیرەش کە ئەو دوو ڕۆژنامە نووسە دەستگیر کراون ئەم خاڵ یەکەم
پرسیاری دومیش ئایا دادگاکان یان خود بڵێن دادوەر لە هەرێمی کوردستان تا چەند بڵێ دەسەڵات یان بڵێ یەکێتی و پارتی کاریگەریان هەیە لەسەر بڕیارەکانیان بە تایبەتی ئەوەی شێروانیش سپاس و بۆ ئەوەش بۆ ئەوەی جیهان تەهاش بەڕاستی نازانم تا چەند بەڕێزیان جویان لە ڕوونکردنەوەی برایەکەیان بوو کە زۆر بە جوانی لە ڤیدیۆیەکدا ڕوونی کردەوە کە مامۆستا جیهان تەها تیرۆر کراوە و ئەو ڤیدیۆیە کە ئاماژەشی پێدا زۆر بە جوانی ڕێگاکەیشی کردەوە کە ئەو ڕێگاهی ئەو ڕێگایان نەبووە کە مامۆستا جیهان تەها پێدا بڕوە و مامۆستا جیهان تەها بەڕێزیان باسی نەکرد کە کەسێک بوو ڕاستە مامۆستا بوو بەڵام ڕۆڵی چالاکوانیشی گیراوە لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکان زۆر جار ڕخنەی گرتووە و زۆر گومان دەکرێت لەسەر ئەوەی هۆکاری تیرۆرکردنەکەی لەسەر ئازادی ڕادەربڕین بێ. زۆر سپاس. سپاس. تۆ وازام دوو پرسیارە وروژان ئازادی ڕادەربڕین و دۆخەکە بەرەو خراپتر بووە یان ئایا دارکاکان و دەسەڵاتێکی پارتی کاریگەری لەسەر پێما بێ لەسەر ئایا دارگاکان کاریگەریان لەسەر دەسەڵاتی حیزبا بێ حەزەکەی یەکسەر ڕاستەقۆڵام طبعا ئەمە لەسەر ئەمە یەک دقە ئەو بەڕێزە پرسیاری کردووە با وەڵامی خۆی وەرگرێ. بەڕێزن طبعا ئازادی ڕادەربڕین حکمی 5 ساڵی و 6 ساڵی ئەوەی کە لەسەر بەسەر ئەوانەی بادینان داهات ئەوە نەماوە. حەز دەکەم ئەوەی باش بزانە ئەو نقطەی گرینگە بەلای ئێمە وەکو یاساناس وەکو محامی ئەو کەیسەی دێتە ناو دادگا ئەوە لەلای من داتایە بەڵام داتایە کە میترۆ بڵاوی کردیتەوە ڕێکخراوی پەیامنەران بڵاوی کردیتەوە دەڕێت لە هەولێر ئەوەندە پێشرکاری هەیە لە دهۆک ئەوەندە هەیە ئەو خۆتە نتوان متابعی بکەن هەمووی تێدا نووسراوە چەند لە چەند شوێن پێشرکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و چالاکوانان کرایە. ئەم ئەو داتایانم لای ئەم ئەو حساب دەکەم کاتە ناو محکەمەی مەسەلەی نەمانی حکمی 4 ساڵی و 6 ساڵی و 5 ساڵی لە بۆ ڕۆژنامە نووسان و چالاکوانان لە کوردستان پەیوەندی بەو زغوتە نێودەوڵەتیەوە هەیە کە زغوتاتێکی زۆر کرا لە ئاکام و بەرهەمی ئێمەمانان ئێوە جەنابتان ڕۆژنامە نووسێک لە شوێنی خۆی چالاکوانێک لە شوێنی خۆی ڕەوەندی کوردی لە هەموو وڵاتان ڕۆڵی کاریگەری ئێوە طبعا ڕۆڵێکی باشتان هەبووە لەوەی کە حکوومەت ئیعادە نەزەری لەو مۆزوعە کردیە. لەسەر مەسەلەی دادگاکان چەند بێلایەنن طبعی معهدەکەی پێی دەگوترێت معهدی قەزایی مجموعەیەک مامۆستای ئەکادیم و حاکمی تێدانە ئەوانەی کە دەبنە حاکم دەبێت یەکەم جار تەقدیمی ئەو معهدە بکەن ناویان لەو معهدە دەربچێ ئەو جا دەبن بە حاکم. ئەوانە خۆیان و ویزدانی خۆیان چەند کەس وەردەگرن ئایا محاسەسەیە لە بینی یەکێتی و پارتی بەش دەکرێت هەرێکە ئەوەندە تەلەبە وەربگیرێن یان خەرچی دیکەشی تێدایە. ئەمن پێم وانییە هەمووی هەر حزبیبی بەڵام بە تەکید یەکێتی و پارتی تەسیر و کاریگەریان لەسەر هەموو کایەکانی و حکمڕانی هەیە لە نزم نیوانیش دادگاکانە کە بەڕای من دادگا دەبێت سەر بەخۆ بێ نابی دەست تێوەردانی تێدابێەوە. من لە زۆر کۆنگرە ڕۆژنامەوانەکانیش باسی ئەو بابەتەم کردیە کە دادگاکان دۆخی دادگاکان وەکو پێویست نییە ئێمە وەکو پێویست لێ ناڕازین بەڵام ناکرێت هەبرێن سفرە شتیوان نییە بەڵام لە هەندێک پرسدا هەست دەکەین تەدەخولات دەکرێت دەستکاری دەکرێتن و زەخت دەکرێت. سەبارەت بە مەسەلەی براکەی چی گوتێ چی نەگوتێ ئەمن وەکیلی دایکی جیهانیمە ئەمن چکە قانونیەن دایک و باوک وەکیلن و باوکیشی وەکالەی بۆ کردم ئێمە کاتێک دەستمان بە کەیسەکە کرد لەگەڵ 3 پارێزە چوینە ناو کەسە کەیسەکەی دوویستەکەی ئەمن تەعامل لەگەڵ گومان ناکەم. گومان شتێکە بەڵگە و ئەوەی لەنا ئەوراق هێشتێکی ترە. ئەو برایە چی گوتێ چی نەگوتێ ئەو لە خۆی ئازادە بەڵام ئەمن قسە لە داچی بابی وەردەگرم داچی و بابی بە منیان گوتێ دەڕێم بەڵێ چیژی من دەرچی پیاوەکەی خۆی سوستاندیە بەڵام برایەکی چ دەرێ ئەمن حەز ناکەم جوابی بدەمەوە برایەکی چی گوتێ بەڵێ یەک دوو ڤیدیۆکەتە پێش چاوم بەڵام ئەوە قسەی برای نیە بەڵام قسەی داک و باب گرنگترێ کە دایکەکەی بە پێی خۆی هاتێت چۆ لە بنکەی پۆلیس سکاڵای نووسە دەڵێ سکاڵام هەیە لەسەر زاواکەم چکە کچەکەم چەند ساڵە معاناتی لەزەو پیاوەی هەیە لە ڕقی زاواکەی خۆی سوستاندیە. ئەو قسەی من چەند سوود بە چالاکوانێک دەگەینی لێرە ئەوە مشکلی من نییە بەڕاستی حەز لێ ئەمن برێم فلان کەس تیرۆری کردی ئەم بە حەز ئیش ناکەم پێت خۆشە لەسەر گومانی برای قسە بکەم لێرە لە سیمینار قسە بکەم ئەم لەسەر گومانی برای قسە ناکەم لەگەڵ ڕێزم لە سوپاس دەکەین. بەڕاستی چالاکوان و ڕۆژنامە نووسان قسە لەسەر ڕێی عامەکەن ڕێی گشتی ڕێی مافی هاوڵاتی
چکاوکو دوجار قرارەکان هاوڵاتی دەتوانێت سوڵتە بگۆڕێت توانێت یاسا بگۆڕێت توانێت پەرلەمان بگۆڕێت توانێت وەزیر بگۆڕێت ئەو واقعەکەیە هەش بە ڕێزێکی تێتا ببوورە هەردووشی وازە هەرسێکی بچوا بدەیت یەکەم وڵە گوتم حکمی 5 ساڵی نمایە 6 ساڵی نمایە بەگشتی لەگەڵ تموحی ئەمەنیە لەگەر ئەوەی نەکە چاری ئاداری ڕاپەڕین کە خەباتی بۆ کرا ئازادی نەخێر لەگەر تموحی ئەمەنیە و ئەمە دەمانێت پانتای ئازادی لە هەرێمی کوردستان فراوانتر بێ. زۆر سوپاس بۆ کاک بەشدار هەش بە ڕێزێکی تر پرسیاریە چی بە ڕێزێکی تر لێرە و پرسیاریە سوپاسەکەی پرسیاری تر نییە کاک محەممەد جەلال کاک محەممەد جان فەرموو قسەیەکەوە جا پرسیارەکەش دەکەم بەنای خۆی گەورە میێرەبان من دەستخۆشی لە کاکچیا و ڕێکخراوی حەفدەی شوبات دەکەم بەڕاستی جێگەی دەستیان دیارە و بە خێراتنی مامۆستا بەشداریش دەکەم دەمەوە بڵێم یاساکان و پرسی یاسا و پڕی ئازادی ڕۆژنامەگەری و ئەمانە لە کوردستان ئەگەر تۆزێک لە کوردستان بیتە دەرەوە کاکچیا تو سەیری چواردۆری خۆشمان بکە هەموو یاسا لە ژێر محکەمە و قەزاوەت لە ژێر علامەی استیفهام ئایا تۆ لە مصر دەبینی لە سووریا دەبینی تەنان لە تورکیا وڵاتەکانی تریش هەر کاریگەری سیاسەتی بەسەرەوە هەیە بۆیە من دەڵێم ئافرین بۆ جەنابی مامۆستا بەشدار و بۆ تیمەکەی و بۆ ئەوانەی کە ڕۆڵ و پێگەیان هەیە لە کوردستان ئەو جوهد و ئیشەی ئەوان بووە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەت لەسەر ئەو ئیشانەی کە دێکە خەڵاتی مامۆستا بەشدار بکات بۆی کە لە مەسائلی ئازادی ڕادەربڕینە ئیشی کردووە و قسەیەکیش هەیە لەوەی کە ئێمە هەر ڕەشبین نەبین بەرامبەر هەرێمی کوردستان تۆ سیر کە پێشتر خەڵک دەکوژرا ئێمە ڕۆژنامە نووسمانەیە پێشتریان کوشت پێویستیان بۆ نەبوو محکەمەی کەن و ساڵ و ئەمانە حکومی بن و کاوەگەرمانیمان نەبوو ئەو کێ سەردەژ عوسمانمان نەبوو هەر کوشتیانیانە بەبێ محکەمە بێ هیچ بەڵام ئێستا هەنگاوێتە چوینە پێش 5 ساڵ و 6 ساڵ حکوم دەدران ئێستا بە هەوڵی جەنابی مامۆستا بەشدار و ئەو تیمانەی کە هەن لە کوردستانە بە ئازادانە خزمەت دەکەن بەڕاستی ئێستا هاتۆتە پێشەوە بۆتە 3 ساڵ و 2 ساڵ و 6 مانگ و ئەمە بەڕاستی ئیشێکی گەورەیە ئیشێکی باشە ئێمە دووبارە دەستخۆشیمان لە تیمەکە هەیە و یەک پرسیاریشم هەیە گەر جەنابی مامۆستا جەنابی پارێزەر وەڵاممان بداتەوە زۆر کەس کە لەسەر کەیسێک دەگیرێ حکومی ئیدامی وەدەرەچێت ئەمانە چیان لێ دێت کە حکومی ئیدامیش ناسکرێ بە خۆ دەزانی لە کوردستانە کویسمانێک و مامۆستای ئیمام مەلاکەکە و مامۆستا وشیار و خەڵکانێکی ترکە ئەو کەسانێک کە ئیسپات بوو بەسەریانە حکم بە حساب ئیدام بکرێن لە سێدارە بدرێن کە لە سێدارە نادرێن چیان لێ ئایا حکم دوایی بۆیان کەمەکرێتەوە 20 ساڵ و دواتریش بۆ لێ خۆش بوون زۆر سپاس دوبارە سپاسی بەڕێز کاک محەممەد جەلالەکەین بۆ ڕوونکردنەکەی بۆ پرسیارەکەی سپاسەکەی زۆر سپاس مامۆستا محەممەد ئەوەی کردیتمە وڵای ئەرچ خۆمان کردیە ئەرچ خۆمان بەجێگەیاندیە مەسەلەی ئیعدام بەڕاستی ئێستا زیندانێکێکدار زۆرمان هەیە حکمی ئیعدامیان هەیە هیچ قەرارێکی لەسەر نەدرایەوە کەمیش ناکرێتەوە بێتە 20 ساڵ لەبەرەوەی مؤبەد ڕەنگە محدود بی چەند ساڵ بەڵام ئیعدام بە هیچ شێوازێک کەم نەهەوە چ خۆی دەمینێ بەڵام جێبەجێ ناکرێ ئەوە پەیوەندی بە سەرۆکی هەرێمەوەی واژۆی لەسەر ناکە بەش بە حاڵی خۆم لە هەندێک کەیس من پێم وایە لە یعنی وش ئیعدام نمێنە باشتە چکە ڕەنگە بۆ هەر یەکمان مادەیەک بدۆزنەوە ئیعدامێکمان بۆ دەربکەن ئەم زۆر خۆم لەگەڵ ئیعدام نیمە ڕاستی بەڵام ڕەنگە تێڕوانینەکان جیاواز بێری کە بە تێڕوانینێک بە شێوازێک بیر بکاتەوە یان پێی هەیە پێوابی بەڵام وڵای کەسێک چار کەس و 5 کەسی دەکوژێ لە ماڵێکی وێران دەکا وڵای ئیسلام چارەسەری بۆ مۆزوعی داناوە و هەمووی یاساکانی زۆربەی یاساکانی جیهانیش تقریبا چارەسەری بۆ مۆزوع داناوە ئەتو بڵێ وڵا ئەوە نەخۆشی نفسی هەبوو یا محامێک بێ راپۆرتێکی بوو تەرتیب کە وڵا ئەوە نەخۆشی نفسی هەبوو بەڕاستی کارەساتە وڵی ئەوانێک کەس ئەو زۆرە تاوانان دەکەن حەجی خۆیتی ئەدام بکردن و ئێدامەکان تەنفیزیش بکرێ ئەم بخۆم بەش بە حالی خۆم وەکو پارێزەرێک ئەوە ڕێی خۆمە دەیڵێن بەڕاستی سپاسەکەین کاک محەممەد جەلال بۆ پرسیارەکەی سوپاسی پارێزەر کاک بەشدارەکەی بۆ وەڵامەکەی کاک زانیار فەرموو کاک زانیار فەرموو کاک زانیار بەڵێ کاک زانیار پرسیارەکە دەکەن بڵێ بابووی بنووسم ئەسێت نەبێت فەرموو کاک زانیار بەخێراتن دەکەم وێرە بەخێر بێخوا یەک پرسیار سەبارەت بە ئەو چالاکوانانی کە لێر لە بەریتانیان ڕۆژانە چالاکی دەکەن دژ بە حکوومەت و
لە سەڵاتی کوردی و چەند پۆستەرێک بەدەستەوە دەگرن و یان هەنێک جار حاڵەتی تێدەکەوێ وتار دەنووسن لە سۆشیال میدیاکانی خۆیانەوە دەربارەی ئەمە خوا کردی بارەوە کارێک بوو چونە وڵاتی خۆیان با بڵین بە دیپۆرت بوویان بار حاڵەتێک بوو چونە وڵاتی خۆیان ئایا هیچ زامنێک هەیە لە ڕووی قانونیەوە کە حکوومەت هیچ شتێک بەرامبەر ئەوان ناکات دەستخۆر بە سوپاس وڵای لێرە شتێکێت تەشیر سپاس کاک زانیار سپاس کاک زانیار جان سپاس بنسبت شتێکە ئیش پێ دەگرێت تەشیر کە ناونێنی ناو ئێستا لە بۆ نمونە دوو کەیسمان لایە ناوی وەزیری بازرگانی بەناو هاتی وەزیری سکاڵای لەسەر نووسیە بەناو ناوی هێناوە کەیسمان لایە دیسان بەناو ناوی وەزیرێکی تری هێناوە وەزیری پەروەردە بەناو ناوی هێناوە وەزیری سکاڵای لەسەر نووسیوە ئەوانەی کە بیان و نادەنە دەست نەخێر ناتوانن کەس دەستگیریان بکاتن بەڵام ئەتو کە ناودەینی لە ئەوەلی چەند جار دووپاتمان کردو لە هەموو دەستورەکانی باس کرایە ئازادی ڕەهایە تا ئەو کاتێ ئازادی کەسێک پێشێل ناکەی بەڵام وڵای ئەم لە فەیسبوک و لە ناوی بڵێم کاکچیا وایە و کاکچیا وایە یان کاکچیا نایم بنووسی بڵێ بەشدار وایە بەشدار وایە ئەوە تەشیرە ئەوانەی دەمینێت لەسەر ئەو کەسێک کە ناوی هاتووە ئایا چەند لێبوردەیە چەند دڵی گەورەیە سکاڵا نانووسێ بەڵام کە ناویان هێنابێ وڵی ئەو شەخصە بۆی هەیە سکاڵای لەسەر بنووسێ بەڵام چالاکوانێک لە بەریتانیا نەحەقیق دەبینێ بەرامبەر کە ڕۆژنامەنووسێکی یان چالاکوانێکی هاوپیشەی کراوە دێ لە شەقامەکان دەوەستێ لە ئیفۆڕێک داوای ئازادی بۆ ئەو چالاکوانیان بۆ ئەو ڕۆژنامەنووسە دەکات نەخێر هیچ کێشەیش نییە لە بەڵام ناو بینی بەڕاست کە ناو دێنن بێنەوە کوردستە تووشی کێشەی گەورە دەبن بەڕاستی هەمووتان تووشی تەشیر دەبن بەڵێ کاک محمود یاسی کاک محمود یاسی فەرموو کاک محمود ببرە ناویتم باز نەکرد کاک محمود فەرقی نییە لەگەڵ کۆمەڵی کوردی کاک محمودیش یەک لەو پیاوە بەڕێزانەی کە زۆر لەم بوارانە خەباتێکی دوور درێژی هەیە بەڕاستی ئێوارەتان باش کاک بەژە بەخێر بێت چاو دڵمان ڕوون پێشەوە پرسیارەکەم کەم یان ئینسان شانازی دەکات کە مەسەلەن وەزارەتی خارجیە لە بینی 600 کەسی تۆی هەڵبژار بوو لەگەڵ هاوڕێیشتی کە ساڵی 2023 یعنی ئەوەش کەوەی مانایەوەیە کە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا باەخ بە مۆزوعی مافی مرۆڤ دەرن لە هەرێمی کوردستان خۆی لە خۆی داوە بۆ هەرێمی کوردستان باشە کە هەرێمی کوردستان مەسەلەن هەرێمەک نییە پاراوێز خراپی بەڵکو وڵاتان چاویان لەسەرەکە پێشەرکاری ڕووداوە جێگای دەستخۆشیە ئەو گەنجانەش لێرەیە کە چالاشی دەکەن جێی خۆی دەگری ینی بەکەم سەیری مەکەن کاک بەشدار مۆزوعی قارەمان شکری بۆ وایە ینی مەسەلەن من یەک دوو چاپێککەوتنی کەشم کردی لەگەڵ بەرپرسانی پارتی دەرکەتمە نەپی دەکەنەوە مۆزوع دەرێن ڕاز نییە من ئەو ڕۆژە لە قەناتی ڕەشیدیم مقابلەم هەبوو هەمانە پرسیارەم ئاراستەی کادرێش پارتی کرد کە ئەمە مەرسومی سەرۆکایەتی هەرێمی بۆ دەرچووە ینی ئایا ئەمە ناکۆچیە لە بینی سەرۆکایەتی حکومەت و هەرێم کە مەسەلەن سەرۆکی هەرێم فەرمانی لێبوردنی دەردەکەیان حکومەکەی کەم دەکاتەوە حکومەت جێبەجێ ناکە بەشی دومی پرسیارەکەش ئەوەیە خۆ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لای پارتی نییە لایەکێتی نییە وەزیرەکەی گۆڕانە بۆ ئەو وەزیرە قسەیەک ناکە کە من دەزانم ژنەشی باشە ینی خۆم لە نزیکەوە دەیناسم کە کاتی کە پەرلەمانتار بوو بەڵام بۆ قسەیەک ناکە مەسەلەن مەرسومێک دەرچوە لە مانجی هەفتی ڕابردوو تقریبا نزیکەی 4 مانجی دیکە یان 3 مانجی کە ئێمە دەکات ساڵێک کەواتە ساڵێکە مەرسومەشی سەرۆکی هەرێم دەرچووە قیمەتی نییە پرسیارەکە لێرەیە ئەو دوو بەشەیە حەز دەکەم جەنابەت جواب بدەیت زۆر سپاس کاک یاسین کاک محمود یاسین کاک محمود جان دەست خۆش پرسیارەکەت وڵای بابەتی قارەمان شکری سەرۆکی هەرێم ئەوی لەسەرێتی کردوێتی لێبوردنی تایبەتەکەی بۆ دەرکردووە و نوسخەی مەرسومەکە لای منە دوای لە جەنابیشت ڕەوان دەکەم و هەرچێک لە ئێوە بۆتان ڕەوان دەکەم ئاساییە جێبەجێکردنەکەی لەسەر وەزارەتی کارە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حتا مەرسومەکە گەیشتوتە بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازیەکانیش لەوێ گیر بووە ئێمە چەندین جار دوجار لەگە بەڕێز برای بەڕێز خۆشەویستم مامۆستا مەلا ئیسماعیل سوسەیی پێکەوە ڕۆیشتین سەردانی بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێممان کرد وتمان بۆ ئەو بڕیاری قارەماشکری جێبەجێ ناکرد ینی هۆکار چییە ینی حکوومەتیش نادیتێ خوارێ هاتووە بەسیلسلەدا خۆتان نەزانن خۆ سەرۆکی هەرێم ڕاستە خۆ لە بۆ سزین ڕەوان ناکە دێتە وەزارەتی کار وەزارەتی کار لە بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازی لەوێ گیر بووە ئەو جوتی حەزەکەم ئێوە لەگەڵ جەنابی وەزیر قسە بکەن ناتوانم یعنی نەیتوانی پرسیارەکەمان جواب بداتەوە یعنی هۆکارەکە چییە یعنی ئەوە دەبی لەوان بپرسن
ونسخەکەش دۆڕەوە دەکەم جەنابەت علاقەت ڕەنگە لەگەر جەنابی وەزیر وەکیل وەزیر مدیر عامەکان هەبی بۆیان ڕەوان کە بڵێ هۆکاری سێ دەبێت ڕوونکردنەوە بدەن لێرە ڕۆڵی چالاکوانان ڕۆژنامەنووسان ڕۆڵی خۆیان دەبینن ئەم لۆتان ڕەوان دەکەم حەز دەکەی گەورەی کەنێک بۆ جیدارەی گەورەیکەن فەرموو ئەوە بابێ ڕوونکردنەوە بدە ئەوە مەرسومی سەرۆکی هەرێم قارەمان شکری بۆی دەرچووە وەزارەتی کار بۆ جێبەجێ ناکەی فەرموو ڕوونکردنەوەیەکی بدە ئایا نووسراوەکی لاحق هاتیە کە بەڕووی پەشمان بینەوە نەخێر ناتیە چونکە ئەمن بەردەوام لە هەمان کات دەکە دەچوونە لای لەگەڵ مامۆستامانە ئیسماعیل سوسەی چوونە سەردانی بەڕێوەبەری گشتی چاکسازی لە هەمان وەختیش لەگەڵ بەڕێز دکتۆر غازی قسەمان کرد کە سەرۆکی فەرمانگەی یاساییە لە سەرۆکایەتی هەرێم ئایا دکتۆر غازی سەرۆکی هەرێم پەشیمان بووتەوە نەخێر پەشیمان نەبووتەوە ئەو تۆپە ئێستا لە ساحەی وەزارەتی کارە بەڕاستی دەبێت ئەوان ڕوونکردنەوە بدەن و خۆشت باس کرد وەزارەتی کار بۆ بزوتنەوەی گۆڕانە کە دەبوو ئەوان هەر زوو جێبەجێ بکەن کە جێبەجێیان نەکردیە وەکو حاجی قادری کۆی دەفەرمێ دەیکەن زەریفە نایکەم بەڵا لە خۆتانە کاک ستاف ئاگادارمان کرد کات نەماوە سپاس فەرموو دوا پرسیار وەرەگرێن پیاوە بەڕێزە پرسیاری خۆت کە و ئەوە ستاف ئاگادارمانەکەن پرسیارەکەت سپاس دەکەین پرسیارێکی کورت و قانونی لە چوارچێوەی ئیتارڕەکە سوپاسی بەڕێز دەکەم باشە قوربان بە خێراتنی میوانەکەتان و ئەم میوانە بەڕێزانەکەم کەمال حەسەن زۆر سپاس دەکەم یەک پرسیار من نامێ ڕوونکردنەوە بدەم بەس ئاشکرایە دوو جۆر ئازادی ڕادەربڕین هەیە جۆرێکیان ئەوەی کە بە شانوباڵی حکومەت و سەڵاتە هەڵەدا ئەوە عەرزەی باش و سیارە و هەموو شتێکی بۆ ئەو فریە ڤێلا و هەموو شتێک بۆ ئەو فریە بەڵام جۆری دووهەم تەنها بڵێ سادەترین مافی خۆی یا جێی زیندانە یان جێی ژێرخاک وەکو پێشتر کرا پرسیارەکەی من ئەوەیە بۆچی داوا لە هێزی هاوپەیمانان ناکرێت کە ساڵانە بودجەیەکی خەیاڵی بۆ حکومەتی هەرێم و دوو حیزبی دەسەڵات سەرفەکەن لانی کەم ئێوە پیان بڵێن ئەو پارەی ئێوە سەرفیەکەن بۆ حکومەتی هەرێم و بۆ یەکێتی و پارتی ئەوان لە گازی فرمێزڕێژ و بۆمبی مۆلۆتۆف و داری کارەبایی بۆ هاوڵاتیانی خۆیانی سەرفەکەن لەبەر ئەوەی ئێوە لە دەستگایەکی مەعنی و باڵاتران ئێوە قسەتانەخوا لانی کەم ئاگاداریان کەنەوە کە ئەو بوو جۆپاری ئێوە سەرفیەکەن یان هەر لانی کەمی ئاگادارن کە ئەم دۆخی کە لە گورزان ڕۆدا زۆر سپاس دەکەم سپاس دەکەین کاگاراس تۆش پرسیارەکە کە بە دوو پرسیارەکە نووسیوە کاژین پرسیاری خۆت کە کاگاراس کورت و بخۆت ڕۆحەکەم کاک بەشدار بەخێر بێ تاوان هاوڕێی دێرینمە کاک بەشدار زۆر بە خێراتین دەکەم وەسەیەم جارم لە بەریتانیا لە کاک بەشدار یەکترە بینین و ڕوولێکی زۆر زۆرکەین جیبینی و بەڕاستی لە سەبارەت بە مەسەلەی داکۆچیکردن لە ڕۆژنامەنووسان لە چالاکوانان جێگای ئەوەی ئێمە دەستخۆشی لێ بکەین بەڕاستی لێرە وەکو چالاکوان پێشی ئەوەی بچمە وەکو پارێزەر من وەکو چالاکۆی دەستخۆشی لێەکەم سەبارەت بە تێبینی یەکەم سەبارەت بە مەسەلەی مامۆستا جیهانتەهای بەڕاستی من زۆر قسەم لەگەڵ خێزانی مامۆستا جیهانتەهای کردووە و قەنەعەتیشم پێ هاتووە بە کەیسەکەی هیچ ئەوەک نییە کەسێک لە کوردستان دژی دەستەڵاتی بنە ماڵی بارزانانی ببیتنەوە لیان لێ بێدەنگ بن مستعیل لە تۆڵی خۆی لێ دەکەنەوەیان بێدەنجی ئەەکەن و یەک دقەتخوا بۆ بێدەنجی ئەەکەن دەبەر ئەوە بێدەنجی ئەەکەم بۆ ئەوەی کەس لە هەولێرە جورئەتی ئەوە نەکاتن دژی دەستەڵات قسە بکاتن بە تایبەتی لە چینی مامۆستایان کە ئەوە هەوڵی ئەوەیشیدا ئەمە یەکیان دوو سەبارەت بۆ دیکۆمنتانی کە بۆ منیان نردووە ڕاستە براکەی ئەڵێ جەنابتان چوون لە میشگان لەگەڵ خێزانەکە لەگەڵ دایکی مامۆستا جیهان دانیشتون و قسەی کردو بەڵام مام دایکی مامۆستا جیهانی تەواو ڕاشکاو نەبووە ینی بەرچاوی ڕوون نەبووە کە لە کوردستان چ دەگوزارێ بە حکمی ئەوەی کە شارەزای لە سیاست نەبووە گومانی لە بۆ زاوایەکەی چووە تۆ لەسەر حەقی دەبەر ئەوەی تۆ وەکو پارێزەرێکی قانونی تۆ ئیفادە چۆن وەربگیرێ وا وەردەگری واش داکۆچی لەسەر دەکەی بەڵام ئەو دیکۆمانتانی کە ئێستا کە من بینیومە ئەوانی کە بۆ منیان نادووە ئەو ڕۆژێک کە مامۆستا جیهان تا تیرۆر کراوە مامۆستا جیهان براژنەکەی هێشتا نەگوازراوەتەوە باشە لە ڕێگا بۆ تەلەفۆنی کردووە سەوتەکەی ماوە بۆی نردووە لە واتساپی من سەوتەکەم گوێ کردووە ئەڵێ من وا دێم بەڕێوم دێم بۆ هەولێرە سەری لێدا
پیاسێ بکەن جەوێ بگۆڕن ئەوە یەک خاڵی دووەم پەیوەندی بە مامۆستای ئەو شوێنەی کە داوامی لێ ئەکاتن نازانم مەسەلەی موچەیە بۆ شتی و بالا قسە ئەکەن ئەو دیکۆمنتەشیان هەر بۆ منە دوسێ دیکۆمنت تریان بۆ نردمە ئێستا لام نییە یعنی ئەمە وەڵامی داوەتەوە کە جێبەجیان نەکە و بەرنامەی داناوە لە پڕێکە ئەمە لە ڕێگایش درەوە کوشتێ بەشە خۆی ئەسووتێنێ ئەمە هەموو جێگمانە بەرحاڵ ئەم مەسەلەوە بابەتی تر مەسەلەی قارەمان شوکری کاک ئەوە باسی کرد بەڵام مەسەلەی ئومێد بڕۆشکی هۆکارەکەی چییە بۆ گیراوە بۆ ئازاد ناکرێ خاڵێکی تر وەزیری داد ئەڵێ من ئاگام لە مەسەلەی چالاکوانان نییە زۆر سێرە ئاگای لە مەسەلەی دادگانیە ئەگەر تۆ لێدوانەکەی وەزیر وەرگرتی بێ سەبارەت بەو کەیسە گەورەیە وەزیر ئاگای لە مەسەلەی دادگان نەبێتن تۆش ڕووکردێکمان بدێت بزانین وەزیر ئیشی چییە سپاس دەکەین ئەوە کۆتا پرسیار بوو پێم وا بێ ئەوەی مامۆستا جیهان زۆر لەسەری ڕۆشتی بەڵام ئەوەی کاکەمال جوابارەوە ئەوەی کاک هێنیش سوپاسانەکەی وڵا کاک کەمال حەسەن کاک دەرێ هەوپەیمانان فعلا دامەکی زۆری هەرێمی کوردستان دەکەن و جێ خۆتی قسەی لەسەر بکەین پرسیارەکە دوایی با وەڵامی وەرگێ پرسیاری بەڕێزیش وەرەگرێ ئێمە دائیمەن ئەوان خۆیان لە ڕێگەی CPG لە ڕێگەی ڕێکخراوی پەیامنەرانی بێسنوور ڕێکخراوی پەیامنەرانی بێسنوور لە 2000 راپۆرتی 2024 بڵاو کردەوە لە هۆڵی شێراتۆن من خۆم یەکێک لە بەشداربووان بووم و سپاسیان دەکەین کە خەڵاتێکیان پێشکەشی ئێمە کرد کە وەک باشترین داکۆچیکار لە مافی ڕۆژنامە نووسان لەوێ نوێنەری ئەمریکیەکان دانیشت بوو هەروەها یۆنامی یەکێتی ئەوروپا هەموو دانیشت بوون کە راپۆرتی پێشێلکارەکانی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بڵاو کراوە بە ڕێژەی باسی کرد لە دهۆک چەندە لە هەولێر چەندە لە سلێمانی چەندە لە هەڵەبجە چەندە لە ڕاپەڕین لە گەرمیان ئەوان بە چاوی خۆیان بینیان و پارێزگاری هەولێریش لێ بوو ئەویش هەستاوان بۆ وەڵامکاری لەگەڵ پارێزگاری هەولێر نامێ بچمەنە ئوردەکاریە هاوپەیمانان هەمووی بە چاوی خۆیان دەبینن و زۆر لە نزیکەوە ئاگادارن و ئێمەش ئەوەی کە هەبیتن هەر ئەمن نابەتەنیا کۆمەڵک کەناڵ هەیە هاوپەیمانان سەرچاویان زۆرە کە هەواڵی وەردەگرن و ڕۆژانەش لە میدیا ئازادەکان شت بڵاو دەکرێتەوە بۆیە بە ئەکیدی ئاگەیان لە هەموو تەفاسیلی ئەو مۆزوعەیە وڵی من حەزمێنی ئەوەندە قسە لەسەر مەسەری جیهان تاهای بکەم لەبەرەوەی جەناب باسی قسەمان زۆر لەسەر کرد بەڵام جیهان تاها لە تۆمارە دەنجەکەیدا دەڵێت من 1000 دینارم لە جیرفانیە تخوا ئەتو خوشکرد لە هەولێری بەخۆل لە ئەمریکا بژی قبولتە خوشکەکەت لە هەولێر 1000 لە جیرفان بی دووش مامۆستا عەلی ڕەئوف ڕۆژی عارفەی لە پێش ئەنجومەنی وەزیران لێدوانە چیدا هەیە دەرێ ئەو موچەی مامۆستایانی گرێبەست و وانەبێژ ناکاتە موچە هەر هەمووان ناکاتە خەرجی و مەساریفی ئەسپەکانی کوڕی فلان و کوڕی فلان ئەو قسە گەورەترە یان تەنها یەک لێدوانی مامۆستا جیهان تا هەیە بەرامبەر بە وەزیری پەروەردە و بەس ئەگەر لە یەک لێدوانی هەیە بەرامبەر بنەماڵی تاڵەبانی بەرامبەر بنەماڵی بارزانی بیخەبەر دەستم ئەمن هەر هەموم ئاگالەیە هەموو ئەوانەی کە لەتویان ناردێ و نیشان ناردێ تەنها دەرێ وەزیری پەروەردە من لە شوێنی تو میست قالاکەم ئایا لەسەر قسەیەکی وا ئەوە کێشی من نییە زۆر من حەز کاک بەژار حەسەن بس ڕۆژی جاو دەمەوە بەڕێشتی باسم کرد بدایەتەکەی بەڕاستی حەزی تا ئێواران مێنمەوە بەس ئەو ستافە بەڕێزە ئاگادار مەکەن دووسێ جارە ئەوەی بەڕۆشتی لەسەر ئەوەی مدیری سزن سکاڵای لێ کردی دەرێت تۆ چۆن نایە من دەینی دەرەی سزنێک 4 ڕۆژە دیارنی بەفعلی 4 ڕۆژ بۆ دیار نەبووە سپاسدانەکەین سپاسی بەڕێز مافناس و پارێزەر بەژار حەسەنەکەین کە ئێمڕۆ بەڕاستی بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی ڕوون مادەکانیشی کردەوە و هۆکارەکانیشی کردەوە و هەروەها زروفی ئێسەی عێراق بەگشتی و هەروەها زروفی هەرێمی کوردستانی بە تەواوەتی ڕوونوشی کردەوە ئەم پیاوە بەڕێزەش ئەگەر پرسیارێکە دێ سپاس دەکەم چونکە خۆڵ کێشەم نییە ئەو ستافەی پشتەوەڵێن تاوە هیلاک بووین ناوی بەڕێست و پرسیارەکەشمان پێ بڵێ سپاس دەکەین بس تخواز زحمة النبي ناوي جنابت محمد مهدي فرم كاك محمد مهدي برز ناوي بارزر بخيراتن تكا باش همشته و دو برسيارم هبو يك برسيار بابني لسر دو كساعتي كلنا لناو عيز بابون
و یەکێشان دەسەڵاتێکی ڕەهای هەبووە لە ناو هەولێرە کە پێشتر پارێزگاری هەولێر بووە بەڕێز جەنابی فەرسا سۆفی کە بەبێ تاوانی من نەتوان وەک شەهید ناوی بێنم لەسەرەوەی کوژرا کاک فرسەت خزمەتێکی باشی هەولێری کرد وەک لایەن من لەگەڵی نەبووم لەبەرەوەی کەسێک بوو لەسەر بابڵین لەژێر دەستەڵات و حکومڕانی پارتیا بوو بەڵام کەسێکی زۆر ڕازگە و بوێر بووە من لە چەندین مقابلەی کە بینیمە لەگەڵ چەند کەسانی جیاوازە دانیشتووە لە تەلەڤیزیۆنە دەرکەوتووە بەڵام لە ئاخیر کەیسی دوای ئەوەی کە کۆبوونەوەیکی کردووە لە هۆڵی شیراتۆن وەگەی خۆت باست کرد و زۆربەی بەڵگەکانیشان من هیوادارم وەکفەیز دەریژ نەکەوم هەتا بکرێ لەبەر ئەوەی لە کەسێکی زۆر زۆر نزیک لە خۆیەوە کەسێک لە ناو عایلە و کەسوکاری خۆیەوە کە هەڵات لە شوێنێک دانیش بوو لە شوێنەکانی کوردستان کاتی خۆی من لەوێ بووم بە دەمی خۆی ئیسپاتی کرد کە لەلایەن برایەکانی کاک فرسەتەوە ڕاوندراوە شتەکە کەش بووە کە لەلایەن یەکێک لە نەوەکانی بارزانیەوە کوژراوەم کابرایە دوایەوە قەزیەی با بڵێین کۆڕۆنا و ئەم شتانەشدا پراڵی وتیان تووشی کۆڕۆنا بۆ بردیان و تێ دەرەوەی کوردستانی خۆمان و لێ بۆ چارەسەرچوو تەرمەکان هێناوەتەوە و دووەمیشان بەڕێز کاگاکام کە ئەویشان شەهید کراویشان کوژرا دەسەڵاتێکی ڕای هەبوو لەناو کۆماد و یەکێتی نیشتیمانیە با بڵێین بەڵام بەچی تاوانێک بەچی هۆکارەکەم کابرایە تیرۆر کراو و کەسێک شتنیان بردە شوێنی ئەمانش بڵێن کەسانێک بوون ئەتوانی دوای ئەوە ئازادی خۆیان هەبێ بەڵام معقول نییە کە تۆ چێ ناو حیزبێکەوە نەتوانی بەدەمی خۆت بە ئاشکرایی دوای ئەوە بیتە دەرەوە بتوانی داوای مافی خۆت بکەیت زۆر سپاستانەکەم سپاس بەڕێزم سپاس کاک محەممەد بە کوچی چواری وەڵامی بیتەوە کاک محەممەد وڵی فەرسە سۆفی خۆش شایدە هیچ معلوماتەکەم هیچ تەفاسیلیش نازانم ئاکامیش ئەوەی کە بینیمان بەشێک درانە دادگا و حکمی یان لەبۆ دەرچوو حکمەکان تا چەند عادل عادلنی ئەوە تاچکە مەلەفەکە لای من نییە وردەکاری مەلەفەکە لای من نییە ناتوانم بڵێم ئایا حکمەکان حکمەکی عادل بووە یان تهمەی هەڵبەستراوە بۆ بەڕاستی بنسبەت هاکە وڵا لەی ئاکامیش بەڕاستکە کەیسەکە لای من نییە وەکو پارێزەر وردەکاری ناو کەیسەکەی نازانم بەخۆت سپاسانەکەیت بەڕاستی هەندێک کەس لاوچە لە تەوەری بەرنامەکە دەچوو بەڵام ئازادی ڕادەربڕین و زایدەن پێشەرکارەکانی بەردەم میدیا بەڵام وەکوی کە عینوانەکە ئێمە خۆمان قوبوڵ یەکەی لە تەوەری بەرنامەکەشکە ڕۆشنە دەرەوە هاتن بە دوجار بەکوێ سوپاسی بەڕێز کاک بەشدارەکەین کە بەڕاستی ڕێکێکی دووری بڕیوە و ئێستش بەڕێز کاک محەممەد ئەکرەم لێ پرسراوی کارگەری ڕێکخراوی حەفەی شوپات بۆ مافی مرۆڤ بفەرمە بۆ پێشکەشکردنی خەڵاتێک بە کاک بەشدار سوپاسەکەین